يا موطني إن فيك من بلاء إنما فيك من بلاء وفساد وظلم لم يعد دوایەوەی مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە وتارێکیدا ڕایگەیاند بەشداری هەڵبژاردن ناکەن و خۆیان لە حکوومەتی عێراق بێبەری دەکەن. هەڵوێسەکەی کاردانەوەی زۆری بە دوای خۆی دەهێنا و چاودێران و لایەنەکانیش لێکدانەوەی جیاوازیان بۆ ئەم بڕیارەی سەدر هەیە. لە نێوان کاردانەوەکاندا هەریەک لە حەیدەر عەبادی و هادی عامری نیگەرانی خۆیان لە بڕیارەکەی سەدر دەربڕیوە و سوننەکانیش بەو پێی دەیانەوێت بە هەڵبژاردن باشێک لە داواکاری و مافەکانیان بچەسپێنن خوازیاری بەڕێوەچوونی پرۆسەکەن لە وادەی خۆیدا. چاودێران و هاوڵاتیانی عێراقیش خوێندنەوەی جیاوازیان بۆ کشانەوەی ڕەوتی سەدر لە هەڵبژاردن هەیە لەبارەی بڕیار و هەڵوێستەکەی سەدرەوە. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش ڕایگەیاند دەرگای کشانەوە بۆ ئەو کاندیدانەی کە لە کۆمیسیۆن ناویان تۆمارکراوە داخراوە. ئەمەش بەو مانایە دێت کە ئەو کاندیدانە دەچنە کێبڕکەی هەڵبژاردنەوە و بەم جۆرەش بێت کشانەوە مانای ڕاستەقینەی خۆی لەدەست دەدات. چاودێرانی شەڵوێسی کۆمیسیۆن بەوە لێک دەدەنەوە کە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام دەدرێت ئەگەر چی ئەگەری دواخستنیش بژاردەیەکی چاوەڕوان کراوە. فحفاظا على ما تبقى من الوطن. ڕەوتی سەدر وە گەورەترین فراکسیۆنی شیعی نێو پەرلەمان بایکۆت و کشانەوەی لە هەڵبژاردن ئەگەر نەبێتە هۆی ڕاگرتن و دواخستنی پرۆسەکە ئەوە بە سوودی کوتلەکانی دیکە دەشکێتەوە بە تایبەتی کە هاوپەیمانی نەسری حەیدەر عەبادی ڕایگەیاندووە بە پێچەوانی ڕەوتی سەدر بەردەوام دەبن و بە هەموو هێزێکیشەوە بەشداری لەو هەڵبژاردنە دەکەن. ئەمەش بەدەسێنانی کورسی زیاتر لە نێو دەنگدەری شیعەدا بۆ ئەوان مسۆگەر دەکات یاخود بەلانی کەمەوە کێبڕکەی بەدەسێنانی کورسیەکان ئاسانتر دەکات. چاودێرانی دۆخی سیاسی عێراق لەو بڕوایەدان کەسایەتی خودی مقتەدا سەدر پێشبینی نەکراوە بە تایبەتی کە بە شێوەیەکی فەرمی ئەو داوایی پێشکەشی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق نەکردووە. ئەو چەند مانگەی کە لە بەردەسایە چاوەڕوانی گۆڕانی هەڵوێستی مقتەدا دەکرێت. باشێک لە چاودێرانیش خوێندنەوەیان بۆ بڕیارەکەی سەدر وایە پێدەچێت ڕەوتی سەدر بەشداری هەڵبژاردن بکات و ببێتە ئۆپۆزیسیۆن و تەنانەت لە حکوومەتیش بەشدار بێت. بۆیە پاشگەزبوونەوەی سەدر لەم هەڵوێستەی یەکێک لە ئەگەرە چاوەڕوان کراوەکان دەبێت. شەقام و خەڵکی عێراقیش لێکدانەوەی جیاوازیان بۆ بڕیارەکە هەیە و زۆرینە لەو باوەڕدان پاشەکشەکردنی مقتەدا سەدر بەواتەی ئەنجام نەدانی هەڵبژاردن لە وادەی خۆی دێت و بەم بڕیارەشی دوا بزماری لە تابوتی ئەو پرۆسەیە داوە. لست ممن يتنصل عن المسؤولية. بەشێکی دیکەش ئەمانگاوەی مقتەدا سەدر بە پاکانەیەک بۆ ڕەوتەکەی و وەزیرەکانی لە حکوومەتەکەی کازمیدا دەزانن بۆ ئەوەی کە هەر وەک چۆن لە وتارەکەیدا ئاماژەی پێدا لە هەموو گەندەڵیەکانی حکوومەت بێبەریان بکات و سۆزی شەقام و شیعەکان بۆ لای خۆی ڕابکێشێت. بە تایبەتی کە باسی لەوەش کرد کە هەوڵێک بۆ دروستکردن و ئاساییکردنەوەی پەیوەندەکانی حکوومەتی عێراق و قەواری ئیسرائیل لارادایە کە بەشێک لە چاودێران وەک بانگەشەی هەڵبژاردن و ڕاکێشانی سۆزی هاوڵاتیان لێکی دەدەنەوە.